خانمی یەکەمی فەڕەنسا کە زۆر جار وەک دۆستی کورد ناوی دەبرێ و هەر بەڕاستیش سەلماندی دۆستی کورد بووە بە تایبەت لە کاتی کۆڕەوەکەی خەڵکی باشووری کوردستان لەبەر ئەو دۆستایەتیەشی هەرزوو دەبێتە ئامانجی دەستگای هەواڵگری ڕژێمی پێشووی عێراق و سەدام حسێن دەیەوێت بە کوشتنی دانیال میتران هاوسەری فرانسۆ میتران سەرۆکۆماری ئەو کاتی فەڕەنسا پشێوی لە باشووری کوردستان دروست بکات کە تازە بە تازە لە دەستی ڕژێمەکەی سەدام حسێن ڕزگاری بوو. دانیال میتران لە ساڵی 1992 سەردانی هەرێمی کوردستان دەکا و دەیەوێت بچێتە هەڵەبجە، بەڵام وەک لە بەڵگەنامەکانی دەستگای هەواڵگری سەردەمی بەعزدا هاتووە لە ڕێگەی ڕۆیشتنی بۆ هەڵەبجە بۆمبێکی چێندراو بۆ دانیال میتران دانرێ. لە خەیاڵی کەسدا نەبووە کە ڕژێمەکەی سەدام حسێن بیەوێت خانمی یەکەمی یەکێک لە وڵاتە زلهێزەکانی ئەوروپا بکاتە ئامانج، ئەویش تەنیا لە پێناوی ئەوەی بە جیهان بڵێ ئەو بەشەی عێراق کە ناوی کوردستانە و ئێوە پاڵپشتی دەکەن ئەوە تا بەدەست تێرۆر و ناسەقامگیریەوە دەناڵێنێ. هەر ئەوەش نا بەڵکو ئێستا بۆ دیبلۆماتکار و کەسانی گەورەی جیهانیش بۆتە دۆڵێک لە ئاگر و کەس ژیانی مسۆگەرنێتیایدا. لە ڕووداوەکەدا دانیال میتران بە شێوەیەکی سەرسوڕهێنەر ڕزگارێ بێ. بۆمبەکە لە ڕێگەی شارە زوور بۆ دانیال میتران چێندراوە. خاتو میترانیش بە ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی و یاوەری بەشێک لە بەرپرسانی ئەو کاتی یەکێتی و پارتی بەڕێوە دەبێت بۆ هەڵەبجە، بەڵام بەڕێکەوت لەو کاتی ئۆتۆمبیلەکەی دانیال میتران لە بۆمبەکە نزیکە بێتەوە، بار هەڵگرێک بە نێوان ئۆتۆمبیلەکەی دانیال میتران و بۆمبەکەدا دەڕوات. بۆمبەکە دەتەقێتەوە، بەڵام هیچ زیانێک بەر دانیال میتران نەکەوت. دوای ڕووداوەکە دەست بەجێ دەگەڕێتەوە بۆ فەڕەنسا و کوردستان جێهێڵێت، چونکە دەزانێت پیلانگێڕیەک لە ئارادایە بۆ ئاشوبێکی گەورە. لەگەڵ ئەوەش کە ژیانی کەوتە مەترسیەوە، بەڵام پەیوەندیەکانی لەگەڵ کورد هەر بەردەوام بووە و باشتریش بووە. لە تۆماری بەڵگەنامەکانی ڕژێمی بەعزداوە هاتووە ئەو ڕژێمە زۆر تووڕە بووە لە سەردانە بەردەوامەکانی دانیال میتران بۆ هەرێمی کوردستان. بۆ چوونیان وا بووە دانیال بازار بۆ کێشەی کورد پەیدا دەکا و دەتوانێت دۆخی کورد بە جیهانی بکات، بۆیە ویستویانە بە هەر نرخێک بێت لە ناوی برن یان دووری بخەنەوە. بەوەش دوو ئامانج دەپێکن. یەکەمیان ئەوەیە خاتو میتران دوور دەخەنەوە، دووەمیشیان ئەوەیە باشووری کوردستان کە دواتر بووە هەرێمێکی سربەخۆ بە ناوچەیەکی پڕ ئاژاوە و کێشە و تێرۆر دەناسێنن، کە لەم کارەشدا سەدام حسێن قازانجێکی گەورەی دەکرد. سالم جومەیلی بەرپرسی پێشووی هۆبەی ئەمریکا لە دەستگای هەواڵگری عێراق زانیاریەکی نەبیستراو لەبارەی ڕووداوەکە ئاشکرا کات و دەڵێت پێشوەختە حیزبەکانی باشووری کوردستان زانیاریان لەسەر هەوڵی تێرۆرکردنی دانیال میتران هەبووە، هیچیشیان نەوتووە، بەڵام ئاشکرای نەکردووە چۆن ئەو حیزبانە ئاگادار بوون ئاخۆ مەبەستیان چی بووە، ئایا لەگەڵ ئەوەدا بوون دانیال میتران بکوژرێت یاخودنا. لەگەڵم بن یەکشەمەی داهاتوو بە دۆسیەکی تری هەستیارەوە دەگەڕێم وڵاتە.